بۆیە ڕازی بووە بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ ئەوەی دەستور هەموار بکرێتەوە و بگەڕێتەوە پەرلەمان. لە هیچ ڕێککەوتنێک لە نێوان بڵێ پارتی وێکەتی ڕێککەوتنێک شەفەهی بیت فەرمی بیت نافەرمی بیت باس لەوە نەکراوە کە دستور بگەڕێتە ناو پەرلەمان. کەواتە ینی هەر مووسڵ لەسەرەوەی کە نەگەڕاوەتەوە. سەداسی بەس ڕخنەیە دژی پارتی زۆر ڕخنەی ناڕەوا تند و تیژ و ئەوانش دیسان ئێمە شوی ئەوەمانەیە جویان لێ بگرین ببینین بخوێنین. بەستێوەیە گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان ئەوە پەرلەمان دەتوانێت شەرعیەت لە سەرۆکی هەرێم وەربگرێتەوە. بە پێویست نازانین هەموو قسەکانی ئەو بەڕێزە وەڵام بدەینەوە و بەڕاستیش دەنگوەکی نامویە لە ناو سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان کەی توانیان زۆرین لە ناو پەرلەمان بەدەستەوە بێنن بە ئەو کاتە بێن پێشنیارەکانی خۆیان پێشکەش بە پەرلەمان بکەن و باسی سیستەمێک. چاوپێکەوتن لەگەڵ جەعفەر ئیمنکی وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان شەوی یەکشەممە کاتژمێر 8:05 لە NRT و پێشکەشتان دەکرێت.